سڵاوی خوای گەورەتان لێبێ. پێتان شاد بمەوە لە بەرنامەی ڕووناچی فەرموودا. ئازیزانم، وا نزیک دەبینەوە لە جەژنی ڕەمەزان. خوای گەورە نوێژ و عیبادەتەکانتان قبوڵ بکات و ڕۆژوەکانیشتان قبوڵ بکات. بەڵام پێشەوەی جەژم بکەین وەکو موسڵمان پێویستە هەندێک شت بزانین لەژێر ڕۆشنایی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: ڕۆژانی دووشەمان و پێنجشەممان دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە و کردەوەی موسڵمانان بەرز دەبێتەوە بۆ ئاسمان، تەنیایی چەند کەسانێک نەبێ. پرسیاریان کرد: چێ یا ڕەسوڵ الله؟ ئەویش فەرمووی: هی ئەو موسڵمانەی کە نێوانی لەگەر برا موسڵمانەکەی نییە، واتێ لێک عاجزن یاخود شەڕیان کردووە، ئیدی قسە لەگەڵ یەکتری ناکەن و یەکتریش ببینی سەلام لە یەکتری ناکەن. بۆ ئاگادار بن ئەم ڕەمەزانە بە ڕۆژوو بوویت و نێژت کردووە، ئەگەر نێوانت لەگەر برایەکی موسڵمان نییە هەوڵدا لەگەڵی چاک بیتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموویێت: دروست نییە سێ ڕۆژ تێپەڕێت بەسەر دوو موسڵمان کە نێوانیان لەگەڵ یەکتری نییە و لە یەکتری عاجزن و پشت لە یەکتری دەکەن، کە ئەگەر یەکتری ببین و سەلام لە یەکتری ناکەن و قسە لەگەڵ یەکتری ناکەن. و چاکترینیشیان ئەو کەسەیە کە دەست دەکات بە سەلامکردن و دەستی دێنێ بۆ تەوخەکردن و چاکبوونەوە و ئاشتەوایی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی: پێتان بڵێم کە چ شتێک زۆر خێرە؟ ئەوانش پرسیان: چی یا ڕەسوڵ الله؟ ئەویش فەرمووی: چاکردنەوەی نێوان دوو موسڵمان. بۆیە تۆ ئەگەر دەبینی، ئەگەر دەزانی برایەکی موسڵمانت نێوانی لەگەر برایەکەی تری نییە، هەوڵدە ئەو خێرە گەورەی بەدەست بێنیت، ئەم جەژنە کۆتا عاجزیان بێ و ئاشتیان بکەیتەوە. ئەجر و پاداشت و خێرێکی زۆر گەورەتەیە. ئەزیزانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە لای سەحابەکان دانیشت بوو و ئەبوو بەکری سدیق لە لای بوو. فەرمووی: ئەی ئەبوو بەکر، هەموو دین و دیانەتێک جەژنێکی تایبەت بەخۆیان هەیە و ئەمەشیان جەژنی ئێمەیەکە، جەژنی ڕەمەزانە. تۆی موسڵمان پێویستە بزانێ هەندێک ئاداب هەیە کە هاوشێوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژانی جەژن پێویستە جێبەجێ بکەیت. یەکەمیان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جلێکی تایبەت هەبوو تەنها جەژنەکان لەبەری دەکرد، بە جوانترین شێوە خۆی دەڕازاندەوە و خۆی بۆن خۆش دەکرد. دواتریان پێشەوەی بێ بۆ مزگەوت خۆی دەشوشت، کەەوە یەکێکە لە سونەتەکان. و دواتر لە ڕێگا کە بەرەو مزگەوت دەچوو سەحابەکان دەفەرمون لە ڕێگا تەکبیری لێدەدا، تاوەکو نوێژی جەژنی دەکرد، ئیدر لە دوای نێژەوە تەکبیری لێ نەدەدا. و یەکێکتر لە سونەتەکان ئەوەیە کە بەیانی لە ماڵەوە دەرچووی خورمایەک بخۆی. و یەکێکتر لە سونەتەکان ئەوەیە کە بە ڕێگەیەک داچووی بە ڕێگەیەکی تردا بگەڕێتە ماڵەوە. و لە کۆتاییدا ئەوەی کە زۆر گرینگە، گەردەنی هەموو موسڵمانێک ئازا بکەیت. خوای گەورە نوێژ و ڕۆژ و دوعاکانتان قبوڵ بکات. بەخواتان دەسپێرم تاوەکو دیداری تر. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.